مصروفي 200 دلار نور كتا 10000 دينار يعني بيزاك كتير 200 دلار 300 دلار إذا متجاوب بدي بس مش تعبوا تصابون كي هاتوا شام صبلا صار في مشيو بزمان الضبيط والدليل جاني وربرسا كم بخوتان زايتن هبكا وقمر كاكشتوان سيري شوفك استاش قاول لا تملو هاتو بزمان وبقنتي وددمي كورة بس بيزاك ولا ورقيت كاكا إذا ورا يكلس كارو مغناطيسي بكار بينا موتور سيري أما بكزحمة گەناشرینەتێ لاتەنیشتەکانت ئەو دەمانچانەتێ دەتەوێت ئەوها جسمت ڕێک بیتر چم لە بۆ هیناینا لەزگەکی موگناتیسی جەماعەت بداخەوە والله بس ئەو خوای گەورەیە تەمەنم بدا ئەبێ شتێک بە ناوی ئەگزیما لە بازاڕ نەیهێڵم باشە تەمەن بۆ زۆر شتی ترەبێ بەڵام لەبەر باند لەبەر شەریکەی تیکتۆک ناتوانم بە ساڵاتی باسی هەموویکە بە سەد لە سەدی چارەسەری نەکرد تو علاقە و کارتی زەمانەکە بمێنە پارەکەت وەرەگریتەوە ئێستا بۆ وردی قسەی لەسەرەنگی کاک دەرن دەست خۆش ئەوەی بینیتان دەردی کورد دەڵێ مشتێکی زۆر زۆر کەم بوو لەو خەرمانە پیس و پۆخەڵەی کە ڕوبەڕووی هەمومانە بێتەوە ڕۆژانە من لەم بەرنامەیە ئەوەنەی گرنگە لام بینەری کورد هۆشیارکەینەوە بۆی کە چیەکڕێ یا چی بە شێوەیەکی ئۆنلاین نەکرێ ئەوەندە ئەو با بڵین بازرگانە پچووکە نەخۆشە بێویژدانانم بەلاوە گرنگ نییە یعنی کرێمێکە پرۆپاگەندەی بۆ کرێ کە ڕیکلامی بۆ کرێ کرێم مادەیەکی چیمیاییە ڕەنگە پێکاتەکەی سەدان مادەی چیمیایی تیابێ پسپۆری زۆر گەورە ئەتوانێ شیکردنەوەی بۆ بکات یا ڕیکلامی بۆ بکات یان سەیری کات بەڵام بەداخەوە دوکاننارێک سێ قۆپچەی کراسەکەی کردوتەوە و لە ناو سیارەکە سێڵفێکی کردووەڵێ تەمەەن باقی بێ من کۆتایی بە فلان نەخۆشی پێستێنم تۆش عقلی خۆتەخەیتە ژێر عقلی ئەو بڕوای پێەکەیت و ئەو مادەی ئەو ڕیکلامی بۆکە لەپڕ لە بازارە نامێنێ بەڵام دوای ئەوە شەپۆلێک لە نەخۆشی و شەپۆلێک لە دەردەسەری دەست پێەکە کاک لەشکر زۆر بەخێربی زۆر سپاس کاک دەرن دەست خۆش هەڵبەتە پێما بێجەنا بە ناسانە ناوێ هەمووکو با بڵین پیشەی پێشووترێکە سەرۆکی لیژنەکانی قایم قامێت بووی لە پارێزگاری سلەیمانی هەڵبەتە مەبەستی شم هەیە تۆ بۆ لە ناو بەرنامەکە لێتە پرسم بۆ توانایەوە بۆ دەریان کردی زۆر سپاس تاومت بەڵێ باش بەس جوابم مێرۆ خانم جان جەنابیشە بەخێربی زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئازێتی کێشا من جەناب لێرە لەم بەرنامەیە ئەمێ زۆر بەوردی باسی ئەو بکەی کە بۆ خانمان با بڵین زەرەرەومەنی یەکەمی ئەم دیاردێن و یەکەمی ئەم بابەتەن کاک پشتیوان جەنابیشە بەخێربی من خۆشحاڵ بووم جەنابەت هاوڕێیەکی دایان ساڵەی منی دووە ئەتوانم بڵێم مامۆستایەکیش و یەکەم کاریش کە دەرکەوتم من یەکەم کاری نوانن کە دەرکەوتم گەران بە دوای سێبەرەکان نووسینی کاک پشتیوان بوو ئێستا بۆ من خۆشحاڵیە بێ گەورەی و جەنابیشی دێکێکی لە کۆنتترین خاوەن کۆمپانیەکانی بەرهەمێنان لە کوردستان من مەبەسمە لەم بەرنامەیە لێت پرسم ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان ناحەقی دوکانارێکی نەخوێنەوە نەگرین کە سوۆشیال میدیاکەی خۆی کردووە بە سنتەرێک بۆ پرۆپاگەندەکانی بەڵام جەنابە بێ پێمان بڵێ کۆمپانیەکان بوانە بەرپرسیارن تەلەڤیزۆنەکان بوانە بەرپرسیارن ڕیکلامکردن ئەمەیە کە ئێستا لە کوردستان ئاگوزەرێ جوابم مێرەوە ئەوە گۆشەی بەرنامەکەی لای تۆ کاک لەشکر ئەم بابەتەی ئەوە بوو بەرنامەی لەسەر بکەین بەدڵنیاییەوە ئەم بابەتە ئەوە زووتر بەرنامەی لەسەر بکرێت بەداخۆوەکو ئێستا بینیمان ئەوە بەشێکە لەو فەوزایی کە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە هەیە و بەداخەوە یعنی من پێشتر لەگەڵ خانمیشا باسم کرد لە ڕێگا کاریگەریکی زۆری کردۆ سەر ئافرەتان یعنی من بەپێی ئەو تەجروبەی کە لە ماوەی ڕابردووە کارم کردووە کاک دەروون زۆر لەوە خراپتریشە یعنی بڕواو کە حاڵەتی وان بینیوە بە چاوی خۆم من دوێنە شەو بە سوتفە یەکێک لە ڕێی پێیجەکە و مەسجی بۆ ناردم باسی یەکی لەو باندانەی بۆ کردم کە لە پارێزگای سلێمانی لە ناو بازار لە مەرکەزی بازاڕە من هەر خۆم دووجار ئەو کەسەم گرتۆ یاوە بە دادگا سکاڵام بەسەر تۆمار کردەوە کاتێککە بەرپرسی لیژنەکانم ئێستا گەورەترین باندی هەیە هەمووی لەو کچانە دروست کردووە کە تەمەنیان حەڤە بۆ 19 ساڵ و بۆ 20 ساڵە ئەمانە هەمووی استقلال کراون یعنی بڕواکە کاک دەروون باندەکە چۆن دروست کراوە بۆ نمونە بە کچێک ئەڵێت تۆ
ئەوەنە دەرمانی زعیفی دەرمانی قەڵەوی دەرمانی سێکسی ئەمە بۆ بفرۆشە 100,000 تێمێ ئەگەر لە ڕێی تۆوە 5 کەسی تر بێتە ژێر دەستی تۆ سەرپەرشتی ئەوم کە من 200,000 تێمێ ینی بڕواکە هینە لە باشە بۆ باند ناویانە بێ ینی باند عادەتەن ناوێکە بۆ چوزانم بۆ گروپی ئەوانی کە ئەمیشاناکەن باند چییە هەر ئیشێک کە بکرێت زیان بە تەندروستی هاوڵاتی بگێنێ ئەساسێکی نەبێ بنەمایەکی نەبێ فێڵکردن بێ لەو کەسانەی کە بەکارێنن هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی تەندروستیەوە بەدڵیەوە باندە ینی یەکێکە باندی دەرمان و مادەی هۆشبەرەکات بۆچی پێڵم باند دەبێت ئەو شتە زیانی بۆ سەر تەندروستی هاوڵاتی ئەگەر باندێکی ئۆنلاینی هەبێت ئەیش بە هەمان شێوە ئەگەر ئەم شتانە من باسی شتێکی باش ناکەم کە فرۆشرێت باش ئەم دەرمانانە لە ڕێگەی ئەو کشانەوە ساغکاتەوە بەسەر بەداخۆ بەشێکی زۆری ئەو کەسانەشی کە کڕیان هەر ئافرەتن ئەمە بەدڵنیەوە پێوترێ باند بەڵام ئەمە دوولانە بێ ینی کۆنتترۆلیکان لایەنێکان ئەرکی حکوومەت و لیژنەکان و وەزارەتی تەندروستیە کە ڕێگەنێن بە کاک دەرون ێسا ئمە بینیمان بەڕێز لەو ڤیددیۆت بیشانای کە بە شێوازێکی ئاشکرا ینی کەسەکان نازرا بەڵێ ئێمە لەبەر کەسەکان ئەعلامی خۆمان دەموچاویمان شاردۆ بەدڵناییەوە ینی بە ئاشکرا بانگەشەی بووەکەنەوە نی بڵی بەنیهێنی لە ڕێی پیجێکەوە نووسراەک بڵاو کراوەوە بڵێ ئەو دەرمانەمێ و پەیوەندی پێ بکەوە بە شێوازێکی نێنی بۆی بنێرە ئەو کەسانی کە فرۆشیارن بە ئاشکرا دەمچای خۆیان دەرەخەنەوەی فرۆشن ینی حکوومەت و وەزارەتی تەندروستی و لێژنەکان بە هیچ جۆری جرات ناکەن منەمێ بڵم کاک دەرون باسی ئەو کرد کە پێشتر سەرۆکی لیژنەکان من پێشتر ماوەی ساڵێک سەرۆکی لیژنەکانی قایمقامەتی سلێمانی بووم ینی یەکێک لە کارمەندە کچەکانم هێنا بوو سیمکارتێکم بۆ هێنا بوو کە سیمکارتەکە ناسرااو نەبوو تەنانەت ئەوانەی کە شوێنیشیان دیاری کراو نەبوو ئەوانەی کە بە ئۆنلاین شتیانە فرۆش پەیوەندیمان پێوەکردن بۆنە داوای ئەو موادانەمانەکە زۆر خۆمانە کرد بە دوکاندار کامێرەمان بۆ دانان ئەمان هێنان کە ئەانێنین دەست بە سەرمانەکردن سەرچاوەکەیمان دۆزیەوە ئەمانان بە دادگا وەنی خۆ قورس نییە شتێکی قورس نییە بڕواکە لە مای ئەو ساڵ نیوە تا ڕادێکی باش لە سنووری پارێزگای سلێمانی دەوروبەر کۆنتترۆل کراوە ینی نانێرە باشکاوی فرۆشن بەس بەداخۆ ئێستا وەکو بەڕستی بینی ڕکلامەکە بۆ چارەسەرێک کە بەدە دکتۆریش ناکرێت ئەڵێ من بە تەواتی ئەو دیاردێ بن بڕەکەم یان ڕکلامەکە بۆ خواردن یان بۆ دەرمان کاک دەروون حەزەکەم باسی یەک شت کەم بڕوا بکەن ینی ئەم ئۆنلاینانە نەک لێرە لە ئەوروپاش ئەوانەی کە بە ئۆنلاینە فرۆشی و شوێنی دیاریکراوی نیە هەمووی فیکە ینی ئەبێ ئەو شوێنەی کە ئۆنلاینی هەبێت شوێنێکی مصدق بێ ینی ناسراوڵەتێکی هەبێت ئاسایە بۆنە من سنتەرێکم هەیە موادی جوانکاریە فرۆشم مۆڵەتم هەیە بەڕسمی شتە فرۆشم بە ئۆنلاینش بۆ هاوڵاتی بنێرم ئاساییە ینی ئێمە مەسمان ئەو ئۆنلاینە نیە بەس ئەو ئۆنلاینەی کە بەم شێوازەیە ئەمە بەدڵێ هەمووی فیکە من حەزەکەم باسی یەک شت کەم لە ماوەی ڕابردووە ینی چەند نمونەیەک باسەکەم کە بە عملی خۆشم تیا کردووە کاک دەروون جارێکان لە تۆڕە کۆمەڵایەتەکان ڕکلامەکرات بۆ جۆرێ لە شاف بۆ ئافرەتان کە سمتی ئافرەت گەوراکە یعنی لەگەڵ ڕێزما بۆ بینەران بەدواچون بۆ کرد من لە ڕێگەیەکی لەو کارمەدانەی کە لەگەڵ مناکارێ کرد پەیوەندیم پێوە کرد هەروە ئاسایشی مەدەنیم لەگەڵ خۆمانادانا بۆ ئەوی کە لەو کاتایکە بۆنێتەنان بە تەسویش لە پێچەکە خۆمە بڵاوم کردوێتەوە کە بۆمان بێنێ بزانین ئەم دەرمانە چیە ینی هیچ شتێک نییە لە ڕووی علمیەوە کە بەشێکی جەستەی ئینسان گەورەکە یان ئەڵە سنگی گەوراکە یان سمتی گەوراکە بڕاوکە کە هێنای کاک دەروون دەستمان بەسەرا گرت خۆی بە ئۆنلاین فرۆش ئۆنلاینەکەی بە ناوی دوکانەکەیەوە نەبوو کەسەکە دوای ئەوە کە چوینە دوکانەکەی سێرمان کرد ئەم شافەی کە دروستی کردەوە بە حساب سمتی ئافرەت گەوراکە بڕاوکە بەس لە خورما دروستی کرد و خۆی دروستی کرد بار خورما بوو دەکەکەی دەرێ نابوو کردبووی بە شاف و ئەیفرۆش بە پارێکی خاڵی بە 40-50 ینی بازارێکی باشیشی هەبوو بەداخۆ ینی ئەو یەکی لە نمونەکانە ینی یەک نمونەی تر کاگە دەروون بەداخۆ چەند جارە بین ئەڵەن فڵان کەس عیلاجی خوارد و زەڵدە لێیە ینی بەشێکی زۆر لەم دەرمانانەی کە یان هەر دەرمانە کاگە دەروون بە ناوی چارەسەری سروشتیەوە ئێستا بۆن لە تۆڕە کۆمەڵاتەکان زۆرە بینی ئەڵێ ئەم دەرمانە توانای سێکسی بەداخۆ لە کۆمەلگای ئێمەیە ئەم شتانە زۆری تیمای پێدرێ ئەو دەرمانەی توانای سێکسی زیاکە ئەو شتێک کە کێشت دابەزێنە کێشە زیاکە ئەمانە زۆرترین خواسی لەسەرە جارێک یەکی لە جارەکان لە یەکی لە شوێنەکان بانگەشەیە کرد بۆی کە گیاکی سروشتیە توانای سێکسی زیاکە لە پیاوانە دوایەوە کە دەستمان بەسەراگر سێرەکەین ئەمە هەر گیاک هێنایەتی حەبی ڤیاگرای هێناوە هاڕیوێتی کردوێتێ نا ئەوەی کاتە کەپسولەوە ڕاستە ینی و کەسی کە بەکارێنێمە ڤیاگرایە کاریگەریە لەسەری بەڵام ینی ئەنجامەکەی ئەوە چیە ئەی ئەگەر کەسێک بیخوا نەخۆشی دڵی هەبێت ئەخۆ ئەو دەرمانان ڕاستە ڕێگە پێدراوە بێ بە پێی ڕێنمایی دکتۆر بێت ئەمانە بەدڵنیاییەوە بەشێکی کەمە لەو دیاردانە یان باش من ڕەنگە تۆزێک جێ نەبێتەوە بەس بە کورتی و پەپوختی ئێوەمانان بۆ ئەخلاقی میهێنەیە کە هیچتان کردەوە بەڕاستی جێی دەستخۆشین و کەم تا زۆریش مەترسی هاتۆتە سەر ژیانتان
بەڵام ئەوەی کە بیستمان بە فرسەت ێزانم کاک پشتیوان بام پرسیارش بکەین بەڕاستی پێم وا بێ لەسەر یەکێک لەو بەدواداچوونانە دیا لەسەر گرتنی کۆمەڵێک خانم جەنا بە ئیجراعاتێ لەگەڵ کراو ئەگەر ڕاست بڵێم دەریش کرای بەڵێ وایە وڵای من حەزەکەم کاک دەروون باسی ئەوە کەم وەکو بەڕێز ئاماژە پێکرد من زۆر بەوردی لەسەر ئەم بابەتی ئۆنلاینەیشمە کرد بەشێکی ئەوانش کە کاریگەریان لەسەر کۆمەلگایە ئەو خانمانن کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر ناسرا و دەرکەوتون لەو کات نەڵێەوەی دیعایی کە ڕاست بوو لەسەر خانم تۆ دەرکرای وڵی بەدڵنیایەوە کاریگەری ڕاستخۆی هەبوو لەسەر دەرکردنم شانازیشی پێوەکەم ینی لەسەر شتێک دەرنەکراوم کە لەسەر گەندەڵی بێت یان لەسەر کەیسێک بێت کە چۆن لەی چاوپۆشیم لە شتێک کردبیان بەرپرسی گەورە زەختی لێکرد بووم و قوبوڵم کردبێ زەختیان لێکردوم شت قوبولکەم قوبوڵم نەکردووە ینی فەرقی ئەحمەد و مەحموود و خانمم نەکردووە ئەمەش بەدڵیاوە هۆکار بە من حەزانی ینی دەتۆ بە کورتی و بە پوختی پێم بڵێ ینی لە وڵاتی ئێمە ئێستا ئەم بەرنامەی تیاکەین پشتیوانی و پشتگیری ئەو خانمە گەندەڵانە بەهێزترە لە پشتیوانی و پشتگیریمانان خواب کاک دەروون لەسەر بەرنامەی کە تۆیەکی لێ پرسیینەوە لەگەڵ تۆش نەکرێت چونکە بەدڵنیاییەوە من کاک دەروون 5 ساڵ لەم بوارەیە کارەکەم بڕواکە ینی لە لێدوانێک تریشا باسم کردووە لە ماوەی 5 ساڵی کارکردنمە تا سا 24 دراوم بە دادگا ینی خۆشببختانە وام لاتۆ خۆشە بووم ینی زۆر ئاسایە کارڕۆم بۆ دادگا لە سەرتا بەلامەوە ناخۆش و مەزانی خەڵک ئەزانێ کە من بۆ شتێکی خراپ بڕۆم بەڵام ئێستا ئەزانم کە ینی لەسەر شتێکی حەقەچم بۆ دادگا زۆر بەلامە خۆشکە تەلەفۆن بۆکەن داوایەکەم لەسەر زۆر مرتاحم بێ لەبەر زانم شتێکی باشم کردووە بڕوا بکە کاک دەروون لە ماوەی 5 ساڵی کارکردنمە زۆرترین کێشە کە تووشم بێت و زەخت لەسرم کرابێت و ینی چۆنەڵی هەتاک و دووریش خراومەوە بەهۆی کچە مۆدلەکانەوە بووە یان ئەو خانمانە بۆ کە لە تۆڕە کۆمەڵاتەکان نەفراون بۆ خۆیان مچورکەی شەرمەزارین پیاهەوە بەخوا بەڕاست وڵای بەداخۆ من ینی بۆ خۆشم ناخۆشە باشەکەم کاک دەروون بۆ خۆشم ناخۆشە بڕواکە پیایی وا گەورە و دەسەڵاتدار تەلەفۆنی بۆ کردم بۆ کچەخانم ینی چاوەڕوانکراو نەبوو ڕاستەکە ینی من لاانێ بە حەو پرزگە نەیگەشتمە ئەگەر بۆی خانمەکە نەبووە تەلەفۆنی بۆ کردم ماڵی پشتیوان ماڵیاوە بەڕاستی بە بڕای من کاک دەروون ئەم بابەتە یعنی شتێکی زۆر خەتەر و هەستیارە دەستی دراوەتی و ئێوە قسەی لەسەرەکەن وەکو وایە لە مختبەرێکە کۆمەڵی خەڵک ژەهر دروستکەن ژەهر ئێوە بن بەسەریانە چکەم ژەهرە لە ڕێگای سوۆسیال میدیا و کەمتر لە ڕێگای شاشەکانەوە چکە شتەکە بابەتەکە دوو تەرەفە یەکیان ڕیکلامکردنە لە سوۆسیال میدیا و کەشیان لە تیڤەکانە خۆی لە ئەساسا ڕیکلامکردن کارێکی شەرعی و قانونی و یاسایی یعنی لە هەموو دنیا هەیە و شتێکی باشە چکە تۆ هەموو بازرگانێک پێویستی بەوە هەیە کاڵاکەی ڕیکلامی بۆ بکە بۆی بیناسێنێ بەڵام لەناو هەمان ئەو یاسایە ئەڵێ بێ نەدرۆی تیاابێ ئەو نەفێڵکردنی تیاابێ ئەم دوو حاڵەتە نابێ هەبێت لە ڕیکلامکردنە کاتێک ئەم دوو حاڵەتە هەبوو لە ڕیکلامکردنی تربێ بە بابەتی دەستبڕینی خەڵک من بڕام وایە بەشی ڕیکلامی تەلەڤیزیۆنەکانەوانی کە پەخشەکان کەمتر خۆیان ینی بڕوان ناکەم شتی لەم بابەتە لە ئەوەی کە لە سوۆسیال میدیا دابەزە لە تیڤەکان دا بچکە سانسۆر هەیە و خەڵکی مختەزیە و لێوە سەیرەکرێ بەڵام مانای وانە لەوێش هەر شتی ناپەسەند ناڕوە ئەوەی مەسەلەن ڕیکلام بۆ خواردەمانەکانەکرێ و بۆ کۆمەڵ شتەکرێ لێوێشەوە ئەڕوا بەڵام ئەمەی ناو سوۆسیال میدیا و کە هیچ سانسۆرێکی لەسەر نیە هەر کەسێک خۆی ساحەبی برۆدکاستەکەی و ساحەبی دروستکردنی ڕیکلامەکەی و تۆ ناتوانیت ڕێگریشی لێ بکەی ئەگەر دەستێکی پۆڵاینی حکومی نەبێ ڕێگری لەم شتە بکا بەڕاستی و هاوڵاتیش بەجددیە بێ خۆی ئەوەندە وەعی هەبێت کە شتی باش و خراپ لە یەکتری جیا بکات من چما ئەو شوێنم زۆر بەلاوە گرنگە کە باسی بەڕاستی وعی هاوڵاتی بکەین چکە ئەو دەسە پۆڵاینی کە جەنابە باسیەکەی ئەو دەسە پۆڵاینە لە پشتی کچە مۆدێلەکانەوەی نەک لە پشتی خەڵکە مختص و عاقڵەکە بەڕاستی ئەمەیە بچینە ئەو شوێنەوە ینی جەنابە زۆر کۆنی لە ئیشی تەلەڤیزۆنیا زۆر کۆنی لە بابەتی دروستکردنی ڕیکلام و دراما و یعنی ئەمێ بچینە ئەو شوێنە کۆمەڵگەکە وا لێ بکەین کە بڕوا بەمە نەکات ئەمە چۆن ینی ینی دەردەداری ئەم بابەتانە کاک پشتیوان خەڵکی ئاسایش نییە مامۆسای زانکۆ هەیە بە ئۆنلاین کرێمەکرێ و دەموچاوی کاک دەروون ئەمە دەردەکەی ئێمە ینی معقولە تۆ لە زەمەنی 24 بژیت و ئایفۆن بەکار بێنیت و ئەم هەموو تەکنۆلۆژیای دنیا لە بەردەسا بێت هەر یەکێک لەم خەڵکی ئەم وڵاتی ئێمە کە دەمەکاتەوە قسەکە یەکی بەقە 6 پرۆفیزۆر قسەکە یعنی معقول لە سوۆسیال میدیایە گیان کەسێک لە دوکانێکا و کابرای لە زگەیکیەوە لە سیڵێ ورگدا بەزێن باوەڕی پێ بکەیت کاتێکە ئەمە باوەڕی پێکە وەڵامە گوناحی ئینسانەکە خۆیەتی سەرەتا خۆیەتی بەڵام دووهەم ئەوەیە کە ئەبێ ڕێگری لێ بکرێ بە یاسا بە قانون
نەهێڵڕێ ئەم نەوع شتانە تەشەنە بکە ئەکەر من شتێکی واکەم بدرێم بە محکەمە و ئیعلان بکرێم و بخرێم سجنەوە ببم بە عیبرەت ئەوانی کەش سڵەکەنەوەی خەڵکیش لەم بابەتە شت ناکە بەڵام کاتێککە ئیجراعات ناکرێ و کاتێککە بازارڕێکی بەربڵا و پێڵن تەعەن بازاری ئازاد ئەمە نیە ئەمە بازاری فەوزا و بەرەڵایەتیەکە هەیە ئەمە بازاری ئازا بازاری ئازا شتێکی ترە منافەسەی شەریفانەیە من کاڵایەکەمەیە تۆ کاڵایەکە هەیە من هەرزانترێکم تۆ باشتر ئەهێنی لە من تۆ ئەوی کوالیتەکەی خۆت بەرزەکەیت و ئەمە منافەسەی شەریفانە و بازاری ئازادە نەگەوەی کە ئێستا هەیە ئەمە دەستبڕینە ئەمە فێڵکردنە لە خەڵک ئەمە وێرانکردنی ماڵی خەڵکە کابراایەکمان بینی ماوەلەوە پێش بە شامپۆ دەم و چاویشت بوو سەریشت بوو نەزام چی لێ هاتبوو یعنیمانە هەمووی بەڕاستی ئەگەر بچینە تەفاسیل و ڕەنگە کارەساتی زۆر لەمانش گەورەترە بێت کە خەڵک لەوانێ هەستی ئەی بێباسیشی ڕاستە ینی ئەو کارەساتانی کە بەدا و دەرمانی سێکسی و ئەوانەیە قوربانی ڕووی نایە قسە بکە کە لە لای کردووە خەڵکی کە لە لا کردووە خارم جان ئەتوانم بڵێم پشکی شێری ئەم زەرەرە دیسان و لە وڵاتە بەرخانمان ڕاست خانمان ئاسانتر هەڵە خەڵەتێن بۆی کە ئەگەر دەرمانێکە بێ سمتی زلکە لە بریەوەی کە 3 ساڵ تەمرینی بۆ بکات چێ دەرمانەکە هەڵە بژێرێت دوایش کە دەردەداریەکە ڕووی نایە قسە بکە ڕووی نایەشکات کاتچکە زانێ کەتنێکی یاوە ئەمانە تۆ چی بە خانمانەڵی خۆی هۆکارەکە گەڕێتەوە بۆەوەی زانینی شێواز و چۆنیەتی ڕیکلامەکە کە عرضەکرێت هەڵەسن ئیشەکەن لەسەر لایانی عاتفەی ئافرەت هەمووشمانەزانین ئافرەت لایانی عاتفەی بەهێزترە هەڵەسن بە شێوازی عرضکردنی کۆمەڵە ئۆفەراتێک کۆمەڵە لایەنێک کە ئافرەت ڕاکێشێ بەلای خۆیەوەکۆی کە بەڕێزە پێشنیارەکرد گرنگترین شت بەلای ئافرەتەوە جەستەیەتی ئەوە چێ لەلایەن جەستەیەوانێ هەوڵەدا چاڵی بۆ هەڵکەنە و بیێنێتە ناو بوارەکە مامۆسامەژێ پێیان من کەیسم هەبووە یعنی سەری کێشاوە بۆ خۆکوژی لەبەرەوەی کە چۆتە ناو باندێکی لەم جۆرەوە هەڵخڵەتێنراوە سەرەتا و توێتی ئۆردەر بۆ خۆت بکە خۆت ئۆردەرەکان بەکاربێنە لەسەر جەستی خۆت تاقیکەرەوە کە ئیسفادەی هەبوو ئەنجابی ناسێنە بە چواردەورەکەت طبعاً لەسەر ئیسفادەش نایناسێنێت بەڵکو ناچارەکرێت ئەو تازە چۆتە ناو باندەکەەوە تازە هەندێک مەلەف و هەندێک شت ئەچێتە لای ئەو سەرۆک گروپەکە ئافرەتەکە بانگشتەکە ئیتر ناتوانێت بکێشێتەوە ینی لەو مەعمەعەیە دووبارە سەرکێشێ بۆ دەستدرێژی سێکسی بۆ ئیستیغلالکردنی ئافرەتەکان کە بە ناوی ئەوەی کە پێیان ئەڵێن لە ماڵەکەی خۆتە بزنسی خۆت ڕابگەێنە لەبەری ئافرەتان ڕێگریەکیان هەیە ناتوانن بچنە دەرەوە کار بکەن تا ڕادێ ببوونی مناڵ بەخێوکردن و ماڵداریەوە سرنجیان بۆ ڕاکێشن نقطەی زوعفیان بەوە بگرن کە لە ماڵەکەی خۆیانە بزنسی خۆیان تۆ ئێوە منتان شۆک کرد بەڕاستی ینی ئێمە کاک لەشکری ئێمە ویسمان باسی چی بکەین و چوینە چۆ ڕست ینی ئێمە باسی شەڵا ینی ئەڵێ کارڵایەنەکە بووە بەخوات دەستێژی لانی تر حتا جیاببوونەوەی خێزانی جیاببوونەوەی هاوسەران و حتا سەری کێشاوە بۆی کە ئاژاوی زۆر گەوری خێزانی دروست بێت کچ بەرە و هەڕەشە و کوشتن لەلایەن خێزانەکەیەوە بڕات یعنی من بە کەیسێک ڕۆشتمە بە مەبەست ڕۆشتمە ناو ئەم باندەوە بزانم باندە چییە پلیان هەیە لە ناو باندەکە پلی جەنەراڵیان هەیە پلی فەرماندەیان هەیە مەسوجانیان بۆ ناردم ئەمە ناچێتە بابەتی ڕێکلامکردن و ئەو سیستمی من بەجددی باندن من شخص وەک شخصەکەش دام کێ دوجار خۆمیاوە بە محکەمە ئێستا ینی بەردەوامە ینی یەکێ لە کچەکانی کە قوربانیە لە خۆم قوربانی مەسجی بۆ ناردوم ئەو تا لە پیجەکەم هەیە مەسجەکەم نەسڕیەوەەوە هەموو ڤیدۆکانشی بۆ ناردوم ئەڵێ زیاتر لە 20 پیجی داناوە 20 ببوورە زیاتر لە 100 پیجی داناوە 100 ئافرەتی هەیە وەکو خانم باسی کرد سەرلقی هەیە فەرماندەی هەیە جەنراڵی هەیە ئەڵێ ئەمانە پۆزیشنن ئەڵێم قسانەی هەمووی استیغلال کردووە کەسی ناژوێرە بێتە دەرەوە ئەڵێ کەسی نایە بێتە دەرە لە گروپەکە ئەڵێ ینی لەو گروپەیە بێتە دەرەوە تووشی سەرێشەیەک کارێک لە ڕێکلاما سەرف ناکات ئەمانە کاک دەبن ئەمانە هیچی بە ڕێگای ئەوەی کە پێوتن تەریقە عیلمیەکە بۆ بەرەمێنانی ڕێکلام دروست نەکراون شتی خۆ بەخۆیە بەڕاستی یعنی لەوانەیە کاری بەسەر ئیشەکەی ئێمە نەبێ بەڵام ئەوەی کە ئوسوسە بۆ بەرەمێنانی ڕێکلامێکی بازرگانی شتێکی شەرعیە و تەلەڤیزۆنەکان و سوۆسیال میدیاکان خۆیانە لیبن بەڵام کە ئاچێتە ئەم بابەی ترەوانەی ترەمە عنی ئەمە خەتێکی ترەمە شوێنێکی ترە و حکوومەت دەست بە خەتەریاتەکەی کا کە زەرەرە لەسەر هاوڵاتیان عەفوکاک لەشکر بەڵام لەمەش لەم بابەتەی تریش بە دیوەکەی ترە من دیفاع ناکەم بڵێم ئەمەیان هەرزۆ ئەمەش کۆمپانیەکانی بەرەمێنان بە جۆرە لە جۆرەکان ئیش ئەەکەن لەو بوارە جاری وایە مەسەلەن
ڕکلام بۆ نمونە بۆ برنجێکە کە ئێستا نازانمە وڵاتە هەمی بۆ بە خواردن هەر برنج و ڕۆن و دۆشا و ڕکلامی بۆکرێت یعنی ئەمەش یەکێکە لە عیبەکان بەڕاستی یعنی ئەم میلەتێمەوە چاوچڵێس و چاوچنەوە کە بەس خەریکی خواردنە ئەم هەموو ڕکلامە بۆ مع العلم هەموو برنجەکان زۆربەی زۆریان یەک نەوع لێنن لە لێنانەکە جوانتر دەرەچێت یعنی لە تەسویرەکان نوعێکی برنجە بەڵێ نوعێکە خۆی ئەوەی کە ڕکلامی بۆ کەن شتێکی تر ئەمە خەڵک ئەبێ بزانێ مەسەلەن ئەم هەموو جۆری برنجە چییە پرسیارکردیوان تخوا با تۆزێ وردیکەینەوەی شەکەت تقریبان لە دەرگای ئێوە شەیرن یعنی تۆ یەکەگەر خاوەن کۆمپانیایەک بێ احترامان بۆ جەناب ینی خۆت بە ئەخلاق زانی کاتێک کە من شەریکێکی خاوەنی براندێکی برنجم بڵێم ڕکلام بۆ برنجەکەی من کە برنجی دەروون بەڵام خۆم برنجی فلان بێنم لێنی لە ڕکلامەکە و قوبولی نەخێر زۆر غەڵەتە بەڕاستی من بەش بە حالی خۆمەکو خاوێ فلم کەمترینیشی ڕکلامەکەم یعنی زۆر کەم زیاتریشی من دراما و فیلموانەی لە سەرەتاوە کاسم بە خەتەرانە کرد کە هەستم کردی ترەمە پیاکردنی پارەی حرامە لی دوورکەوتمەوە بەڕاستی پیاکردنی پارەی حرامە بەڵێ پارێکی زۆر حرامە چونکە بۆ من مەسەلەن هینی ڕشتاشینیانێ ناوە دەرمانی ئەمەی بۆ ڕشتاشین یا سابوونی هێناو کەفی نەکردووە کەفی نەکرد شتێکیانێ ناوە کەفەکان پێ دروست کردووە و ئەلێمانە خۆم بینیمە لە وڵی حرامە من ئەڵێم ڕکلام نابێ فێڵکردنی تیاابێت نابێت درۆکردنی تیاابەکەم دوو شتەی تیا بوو ئیترە و پارێت تۆ چەند پایەکەی حرامە بەڕاستی بەڵامی تر ئەوە شەکەوێتەوە سەر ویژدان و ئەخلاقیاتی فەنی و ئەخلاقیاتی ئینسانی و ویژدانی و کەسەی کە ئەو ئیشاکە بەڕاستی من بەش بە حاڵی خۆم نەکردوم و نەئەشیکەم بەڵام ئەمانە ئەکرێ لە وڵاتە هەشە و کەناڵەکانیش بەخشی ئەەکەن بەداخەوە ئەبێت چاومان بەس لەوە نەبێ مەسەرەن ئەم ڕکلامە چەند پارە ئەهێنێت ئەم کەناڵە و چەند پیاکە و چەند پیانەکە ئەبێ پرسیار لەوەش بکرێ ئایا ئەم شتە باشە خراپە ینی زەرەر لە هاوڵاتیان نادا ئەمە لایەنێکی ئەو لایەنی تریش کە بەسەلەی سۆشیال میدیا و ئەو جۆرە ڕکلامانەیە بەڕاستی ئەوە بێ بە یاسار ڕێک بخرێ و ناکری هەر کەسێکە لە خۆیەوە مۆبایلەکەی دەربێنێت و بڵێ من ئەم نەخۆشیە نایڵم و ئەم بورگە نایڵم و ئەم هەر پشتیوانی بۆ قسەکەی تۆ من سێ-چوار ژمارەم لایە بە ژمارەیەکی ئێرە حەزەکەم قسەیەکیان لەگەڵا بکەم بزانم یەکێکیان هەروان نووسیمە نەمانی نەخۆشی ئەگزیما ئەمەیکێکیان داخراوە ئەمە نووسراوە کرێمی بە شەرتی گوبخڕکردن بەخوا وای نووسی کوونە درۆ ئەوە جەڕەسە و نزیکی شێەکەمەوە لە مایکەکەم خوا بکات جواب باتەوە پەیوەندیەکەت وەڵام ناداتەوە تکە دواتر پەیوەندی بکەرەوە یان پەیامێک ئەگە بە ڕقەمی خۆت بگەی جواب نات باش وەڵی تۆزیان بۆنیان کرد بێ بە ئاخر دەرمانی زعیفکردن بە مۆغناتیس ئەرێوە چی ئەڵێ مۆغناتیسەکە خیتە سەر ناوکە ئیتر وەرزش فشەیە ئەوە فشەیە ئەوانە فێڵن بەنسبەت داوەزانی کێشەوە باش لیگەڕێ بەش کێشەوە کاک دەروون ینی یەکێت سەر بڕی ئەو کالۆرەی کە وەریەگری یعنی دابەزانی کێش تەنها لە ڕێی خۆراکەوە کرێت لە ڕێی جوڵەوە کرێت هیچ شتێکی تر نییە بڵێ کێش دابەزیان کێش زیاکە تاکە چارەسەر ئەوەیە بۆنە من 2000 کالۆریم پێویستە کەمتر لە 2000 وەرگم یان 2500 پێویستە بە دڵنیاوە ئافرەت دایم کەمتری پێویستە لە پیاو بڕی ئەو کالۆرەی کە ڕۆژانە وەریەگرم تا چەند سەرفیەکە باشە ئەم زانیارە سەرەتاییە حکومت نازانێ ینی لانی پەیوەندیدار نازانی وەزارەتی تەندروستی نازانێ بەداخەوە ینی ئێمە ئەمڕۆ هاناخان پرۆدیوسەری بەرنامەکەی دوو ڕۆژە بەو قەیسەریا گەڕێکە ئەم ڕیکلامانی تیاکرێت دوکانارەکان مەوجودن خەڵکەکە مەوجودە خۆیان ئەزانن پەنگیان ناوە ئامادە نەبوون کەسیان بەشداری بەرنامەکە بکەن ینی هاک دەرون ئەم دەرمانانە بێچکەلەوە ینی بڕوا بکە زۆربەی زۆری فەیکە بۆ نمونە زۆربەی زۆری وڵاتانی دراوسەیە کە بە قاچاقێت هەرێمی کوردستانەوە بەڵام لایانی پەیوەندیدارە گەرمەبەستی بێ زۆر بە ئاسانی توانە ڕێگری بە قاچاق بە چییە بە پەڕەشودیە وڵا بە قاچاق لە ژێربار ئینە دەروما بە قاچاقیش بێت بەس لە بازاڕاتوان ڕێگری لێ بکەن دۆزێ بە قاچاقی ناگەر بە قاچاقیش بێت لە بازاڕاتوان ڕێگری لێ بکەنەوە تا تۆڵی لە بازارە بە ئاشکرا فرۆشێت ڕۆژە بازارەکانی سلەیمانی هەولێرمان ناوە بەیەکە برادەرانمان هاناخان خۆیان ئەزانن ئێسا مەسەلەن ئێمە گەر بەرنامە بکەین لەسەر بابەتێکی تەندروستی بەدایان پزیشک بە خۆشحاڵیەوە ئامادەن بێنە بەرنامەکەەوە تا ئێوە ئامادەن یاتونەتە بەرنامەکەەوە لە بەرۆی کە نقطەی زۆفتانیە ڕەنگە کار پشتیوانە گەر چوار ڕیکلامی لەو بابەتە بکردایە ڕووی نەهاتە ئێستا لە یاددانیشێ بەڕاست وەنیە کاکە چۆڕێ ئاوە خۆین هەندێک لە میوانەکانیشم دەردەداری ئەم بابەتەن ناوبڕێک وەرەگرین و دەست پێەکەینەوە
زۆر باش. هەڵبەتە بەشی یەکەمی بەردامەکە پڕ بوو لە ناومێدی بەڵام ئەوە ڕاستی بوو. پێم وا بێ قسەتان هەیە فەرموو. سرەتا سڵاو، من ئاسۆ ئەحمەد ڕۆژنامە و سوق تابی زانکۆ. باشە کاک دەروون لە ئێستادا با بڵێن سۆشیال میدیا ڕێگا خۆشکەرە بۆ ئەم جۆرە ڕکلامانە. ئەچەند کچە مۆدلێک دوو کچە مۆدل یاخود بە لەگەڵ ڕێزم بۆ تەواوی ئەم بینەرانە کەسێکی هەزەلی کە نازانێتن هیچ قسێ بکات، هیچ ئەتەکێتشی لە ڕووی ڕفتارە و نە لە ڕووی قسەکردنەوە نییە، ئەچن ئێهێن و ڕکلامیش پێ ئەەکەن. جا ئەمانە هەڵبەتە بۆ زیادکردنی بینەرێک تێ. باشە ئێمە با تۆزی خۆمان برینارکەین. کاک پشتیوانەمە تقریبەن ئەم بابەتە تۆگرێتەوە. قسەیەکی کردڵێ بەشێک لەو بەناو مۆدلی سوشتانە و بەشێک لەو کارکتەرە بەناو هەزەلی وشتانە ئەمانە ڕیکلامیان پێکرێ. ئەمە دیوێکێتی، ئەمە دیوێکی با بڵێ ناپرۆفشناڵیە. بەڵام ینی کورد دەڵێ کاڵا بەقەر باڵا، کەواتە ئەوەی کە زەرەرەومەنی ئەم بابەتەشە ئەوانەیە کە گوێ لەوانە ئەگرێ بدڵنیەوە. یعنی تاوانبارەکە یا با بڵین ئێمە فلتەرەکە لە کامیان بین. فلتەرەکە لەوە بین بڵین کاکە و خەڵکە چیپانە بەکارمێنن بۆ ڕیکلام، یا فلتەرەکە لە خۆمان بین بڵین بە قسەیان مەکەن. خۆی طبعاً و خەڵکانی کە لەو بابەتەن و کاکەیە باسی کرد لەوانەیە بۆ ئەو جۆرە ڕێکلامانە بەکاربێن کە ئەو خەڵکانی بۆ بەکارێ ژینا ئەو ڕێکلامانی کە تۆ زێمەعقولێتیان تایە و یان براندێکی باشترە بڕۆ ناکەم دابەزێتە ئەو مستەوایە و ئەو خەڵکانە بەکاربێنێ وەش بە دوای خەڵکی باشتر و پرۆفشناڵترا ئەگەڕێ. بەڵام لە هەموو حاڵەتێکە باشتر وایە ئینسان خۆی لەم شتانە بپارێزێ لە بینینی لە ئەمە حاڵەتە لە هەموو کۆمەلگایگەم ئەم شتانی تیا هەیە، یعنی ئێمە با هەموو کۆمەلگاکەی خۆمان هەموو تاوانبار نەکەین بە هەموو شتێ. هەموو دنیا لەم بابەتە شتانە هەر هەیە و هەر ئەشبێ و لە داهاتووتری شارە بێ. بەڵام ئاستی ڕۆشنبیری خەڵکەکە من بڕوام وایە میلەتی کوردەوەندە ڕۆشنبیری هەیەشتی باش و خراپ جیا بکاتەوە. کاتێک کە تۆ شتێکی باش ئەبینی مەسەلەن وەکو باوکێک یا وەکو دایکێک یا وەکو برا گەورەیەک هەوڵ بە کەسەکانی خێزانەکە و بیبینن. بەڵام ئەگەر مناڵەکەتە شتێکی وا خراپە بینێ هەوڵ بە تێگەێنی کامە شتێکی خراپە کە ئەم کەسە ئێستاەوە بەشێک لەم بابەتانە بەدزیەوە مەسەلەن ئەیکڕێ. هەر ئێسا من ئەمڕۆ بۆیان باس کردم مەسەلەن باوکی برادێکەکەمە لە خۆی وتیس لە دەرگایاننا ماتۆڕێ فەرم و کاکە وەڵا باوکە داویم کرێمەی کردووە. چییە باوکە؟ ئەڵێ 12 ساڵە بەڕێ ئایادە و دکتۆرەوەین ئازارێکی ئەژنۆی هەیە بۆمان چا نەکراوە. ئەم تەلەفۆنی کردووە لە خۆی بۆ شوێنوتێتی کرێمێکە بوێنم لە ماوەیەکی ئەوە ئەڵێ هەروە بزانم گریسە گریسی کاتە باوکی یان خەڵتانەوە. بەڵێ دەبێ مناڵەکە نەسیحەتی باوکی وەنیە بەڕاستی ینی کە تو ئەڵێ ئێمە نەسیحەتیان گەێستا جاری وایە باوکمانەڵە غەڵەت چ بە ڕێزێکی تر باشە خانم پێم وا بێت تویەکێکی لەو کەسانی کە لە ئەمن ئەوم ئۆردەرکرد ناویتە ئەوی حەبی زعی بوون و پێشی دەینتە خوارد باش نووسرا بوو پێیجەکە نووسرا بوو دکتۆر دەرا ئەمە لە خۆم زۆر ڕێزیم کرێ لە عمرەی یعنی زۆریش گچکە بوومە لە 12 ساڵە گوتم بێزار بوومە ئەو شتانە ئۆردەرم کرد دووسرا بوو پێیجەکە دکتۆر و دکتۆر محەممەد شتێکی ئەو هابوو باش لە بەغدایە باش ئۆردەرم کرد ئۆردەر دێ ئەوەندە قوتی هیچ نەنووسرایە شت لەسەری قوتیەکە شەفافە پێنج حەبی تێدایە مەسج دەرێم کاکە ئەوە چییە؟ وەڵە ئەوەی دەبی مانجێ جارە قڵەچی بخۆی تاوا گوتم آخر ئەوە چی تێدا ئەو کا ئەوە شتی حتا حەبەکەش یعنی دیار و شتەکانی ناوی نازانم شتێکی زۆر ئانتیکە بوو دێم کاکە بابە دەگەڕێن و پارەم بینەوە بە 150,000 هینام ئەو پێنج دەنکە حەبە 150,000 ئێدرم بابە ئەمن ئەوەم ناوێ ئەوە هیچی لەسەر نەنووسرایە یەکسەر بلۆکمی کرد هەر یەکسەر بلۆکمی کرد برام چی کرد لەگەری قسەکە وەڵە دەمێ ئەو حەبەی ئۆردەرکەم چی تێدا چ جواب برام دەداتەوە بیبەر ڕەش کاری ئەو شتانم جواب دەداتەوە ئێ دەلی خۆ کاکە خۆمە بەهاراتی مریشتی ناکڕم پێی دەلێ براشمی بلۆک کرد دەچم بە ئەکاونتە چی دیکە کۆمنت دەنووسم لە عالم دەم بابە ئەوەی مەکڕن ئەوان دیکەش ئەمنی بلۆک کرد هەر یەکسەر ئەمنی لە هەموو شتەکان ئەمنی بلۆک کرد باش وابزانم ئەو بەڕێزەش کاکە جەنابەت پێم وا بێ
پێش بەردامەکە قسەمان کرد تۆش قسە و هەبوو گیان سەرەتا سڵاو لەبێ کاک دەروون من وەک نوێنەری دوو بڵێن هەم کەسی نزیکی خۆم هەم هاوڕێم هەمەوان لەبەر هەنێک هۆکار نەیانتوانی بێم بەرە بەڕاستی من هاتووم پێیان میوان بگەنم باش مەرج نییە بڵێن ڕکلامی ساختە ئەو سکامانە تەنها لە پرۆدەکتا بێ پرۆدەکتی دابەزانی کێژیان شتەکانی تر ئێستا هەلی کار هەیە لەناو گەنجی ئەمەیە بەعام و من خۆشمی لە دەرناکەم هەمومان حەزەکەین بە کاتێکی کەم پارێکی باش بەدەست بێنی داهاتوێکی باشە هەبێ باش ئێستا نەک جارێک من هەر خۆم دەدانەجار ڕیکلامت بینیوە کورجار نامەت بۆ نێرن یەنە تایبەت و نامەت بۆ نێرن بۆشی تۆ دۆزنەوە بۆ منام کەسە حەزی بە دەرکەوتنیان بۆ منە حەزی بە سیارێ حەزی بە شتێکە باش لەمەوە یعنی من و برادێکم هەرمان سپیچ ڕیکلامی بۆ نردوین من لەبەرەوەی لە بەشێکی پزیشکیم من لەباری پزیشکیەوە یعنی مۆزواکە هێنایە ناوە برادەرەکەم ئەو بڵێن لە پرۆفایلەکە زۆر ئاماژی بە سیارە ئەوانەوە لەسەر مۆزوعی سیارە و براندی سیارە ئەواناتەناوە ئەمان بە جۆرێک پارە و لێ ئەکێشنەوە چۆن ڕیکلامێکت بۆکەن ڕکلامێکی زۆرنی بۆکەن کەسێک گەێنن ئەم کەسە چۆن بەوڵم جیاوازە پێم وتی بۆ نە بۆ منی و من پێشتر کەسێکم لە نوێنگێکی تەبیعیە لە شوێنێکی بچووک دوای بەشداری کردم لەم پرۆسەیە ماگانەوە داهاتم هەیە گەیشتومە دە شوێنێکی ئاوا بووم بە کەسێکی ئەوە سەرکەوتوو لە هەموو پلاتفۆرمەکانم ڕکلامانە هەیە ڕکلامێکی هەلیکارە ئەڵێ من بە کاتێکی کەم پارێکی باش ئیشی بە تۆ چییە و زەلامە ئیشەکەی چی بەشداری بە ئەلە بەشدار بە ئەم ڕکلامت بۆ نێرەمانت بۆ نێرە تۆش دێ داهات و داوا بیان شتێکەوەتانە هەربێکی دەرونیت لەگەڵاکات تا تۆ بەم ڕیکلامە قەنەعات بکەیت کە منەوە دوو کەسێک کە بڵێم نزیکی خۆ من و هاوڕێی خۆش من یەکیان لە ماوەیەکی زۆر کەمە پارێکی زۆری دانا ئایا کە بەشداریەکە بێ پارەیان بیتێ بەڵێ کەمترین بەشداریکردن $2000 هیچت نەیت ئەوانی کە بۆ من هاتووە هەرزانەکەیان $2000 کوڕێکی برادر بەسەر خواردن یانی ئێستا ئەگامان لێ نییە شت زۆرە لە بواری ویزە و پاسپۆرتوانە شامەشاکیل زۆرە لەو بابەتانە ڕاستە زۆر وریابێ بێت نەقسیانە دۆزنەوە لە نەقسەکەەوە بۆیان ڕۆن ئێستا حالیان باوترین مۆزۆ لە ناو گەنجە مۆزوعی درۆپشۆپین و فریلانسەری و کریپتۆ و ئەم بابەتانەیە کە وا گەنج تێگەێنراوە کە پارێکی زۆر کەم بەڕاستی ئەم شتانە یانێگەر حقت بڕۆی مۆزوعی بۆنە کریپتۆ دراوە ڕاستە بەڵام ئەمانی کە ئەمە ڕیکلامەکەن شتێکی زۆر دوور لە ڕاستە باشە دووبارە بابچینەوە شوێنێکە ئێمە بزانین چیمان پێکرێ من هەمیشە ئەڵێم ئەو پروپاگەندانە ئەو درودەلەسانە ئەو کەسانە و کەسە ساختەچیانی کە بە ناوی دەرمانەوە بە ناوی فیزە و نازانم ئەوروپاوە بە ناوی هەلیکارەوە کەوتونەتە جانی ئێمە نێچیرەکە ئێمەین کەەوە کومەڕ لە بەردەمیان ئاوەستاوی ینی خۆناغی یەکەم بۆ تێپەڕانی ئەم دۆخە ئەو بابەتەیە کە ئێمە مەڕ نەبین لە بەردەمی ئەوانە کاک دەرو من یەکێک لە هاوڕەکانم پارێکی زۆری جۆڕان ینی باوەڕەکەی ئەم کەسە گەشتە حاڵەتی خۆی بگوژێ گەر ماڵەوەیان پیان نەزانیا لە ڕۆژای لە ماڵی خۆیان ئەوە پارەی دۆڕان و یانە ڕووخا بوو لە هەموو ڕوەکانەوە بەشکات ینی بە ئەم لاولا هیچی لەسەرم کەسان دۆزیەوە خۆی هەڵواسی بوو ماڵەوە پیانزانی بۆم ڕێگریان لێکرد بوو ینی کەسێک لە بوا بۆ دیان هەربێکی دەرونی لەگەڵ ینی هەنگاوی یەکەم لە پرۆسی ڕیکلامکردن و هەنگاوی یەکەم وا دەست پێ بەڕاستی مناڵێم لە بەکارهێنانی پرۆدەکتەکان ینی ئەو ڕیکلامانی ساختە لەوە مەترسیدارتر ئەوەیە کە کەسێک $2000 $3000 لێسن بۆ هەلێکی کار دواوی نەکەن لەبەرەوەی پرۆدەکتەکە ئەگەر زۆر گران بێ کەسەکە لەو $100 پێ بە بەڵام ئەمانە کە بەشدارە بی تۆ بە $2000 بەشدارە بی گەنجێکی حکومەت بۆ نمونەیان کەسێکی تر $2000 بۆ پارێکی زۆرە ڕاستە دەست خۆشتان ئافوم کە بەرەجان کاک دەروون دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم بە خێراتنی میوانە وەرزەکانت دەکەم ئەمن نامێ زۆر لە خەتی بەرنامەکەت لا بدەین کۆمنتەکەم لەسەر قسەی کاک پشتیوانی هەیە باسی لەوەی کرد لە بیداتی قسەکانی کە داخلی بەرنامەکە بوو باسی لەوەی کردوتی تا ڕادێک ئێمەش خەتابارین کڕیارش خەتابارە کۆت و باوەڕ بە پیجێکی ئۆنلاین دەکەی ئەم کاک پشتیوان پێم خۆشە لەو بابەتی داوای لێبردن بکەی بەڕاستی بۆ لەبەرەوەی هەم ڕاستە خۆ بڕبت بۆ بابەتێک وتی ینی ئەمە لە حەسری لە 2024 و ئەو مۆبایلی زیرەک و لەوانە دادەژین کوێ بێت و باوەڕ بەوانە بکەین ئەمن بەخۆم یەکێکم لەوانەیە کە ئەوڵ دەرم کردی و زەرم لێ کردی و مەوادم لە بۆ هاتێکات ئەوە نەبووە ڕاست بەڵام ئەوەی کە کاک پشتیوان باسی کرد دیوەچی دیکەیە یعنی کاک پشتیوانە تو خاوەنی کۆمپانیایەکی کە مەسەلەن ئەها ڕکلامەکەی ڕاستە لەوانێت تو ڕکلامێکی خراپت نەکردبی یان بابەتەشی لەو شێوازت وەرنەگرت بیتن ئەو نوع ڕکلامانە ناکەی بەڵام لە بەرامبەر ئەوەدا ئەگەر هەز بە بەپرسیارەتی دەکەی لۆ نای ڕکلامی لە بۆ شتە باشەکان بکەی مەسەلەن ناکرێت و لە ڕێگای حەبێکەوە چێشی خۆت وەزنت 10 کیلۆ دابەزین پێویست بووە مەسەلەن وەرزش بکەی وەرە ڕکلامەشی ئەوە بکە ڕزت دیوان دەتوانێت مەسەلەن ئیش بکەی پێگەیشتم دەست خۆشیەمەوە خزمەتان مایکەکەی بەرێ جانەکەم جان ئەوە تا لەم دەدوایە جان
خۆش بەرنامەکە لێ دەکەم کاک دەروون قوربانی بەڵام وەکو ڕەخنەیەک ئەگەر قبولی بکەیت کۆرە سەرسەرم دەبواە یەکێک لە بەرپرسانی وەزارەتی ڕۆشنبیری یاخود یەکێک لە سندیکای ڕۆژنامەنووسان بینی بڵێ بۆ لێ دەگەڕێن ئەو ڕێکلامانە بڕوات سندیکای ڕۆژنامەنووسان نازانم تۆزە زۆر پەیوەندیدار نییە بەمەوە بەڵام ئەو بەرپرسەکانی تری بەشێک لەو بەرپرسانە لەم قەزیانە نازانم دایمە مەشغوڵن تەلەفۆن بۆ زیرەکەی مەجای نییە نازانم چی لەوە گرنگترە کە ئەم وڵاتام هەموو خاڵە لاوازەی تیا خەڵک دەردەدارە بەڵام مەشغوڵن بە قودرەتی قادر لەو کاتی بەردامەکانی ئێمە ئەوان مەشغوڵن ئەجینا قسەکەی تۆ لەسەر سەرمە و تاواو ڕاستەکەی قوربانە بم جان ئەو کاتتان باشماندوو نەبن مەم سیارێکتان لێ دەکەم ئەگەر ئێتە گورچیلت بێشیتن سەردانی کوێ دەکەیت لاچم بۆ لای پزیشکی گورچیلە ئەوانە هەمووی بزنسمانن ئەمە دەوات تەماشای بزنسمانەکان دەکەین ئەشیای دکتۆرەکانە بزنسمانن نە هەر ئەوانی کە ڕکلام دەکەن شەهادەیان هەیە خوێندویانە کەسیان چارەسەر کردووە نەخێر ئەتوو کە گورچیلت دێشی ئازارێ ئەندامێکی جستەتە پرچت ڕوخسارت جستت ئەوانە شانی ئەوەن کە هەتوو بە هەمان شێواز چۆن گرنگی بە ئەندامێکی جستت دەدەیت بە هەمان شێواز گرنگی بە جوانکاری و ڕوخساری خۆشت بدەیت وەنیە یعنی کابرا ئێسا ئەڵێ لە کۆتا ڤیددیوی خۆم ئێمە ئەگەر ینی من پێم خۆشە ئەلێرە ئێسا برادران دووباریکەنەوە نیە بەوین دوێجانی ئاوای کردو لە ناو سیارەکە سێلفیێکی کردو دوو قۆپچی کراسەکەی کردوتەوە ئەڵێ تەمەەن باقی بێ من نەخۆشی ئەگزیما و نازانم چی و چی نایڵم و گەڕی و گولی و نازام چی و چی ناڵ و برادری دومیان زۆر بەلامەوە پەسەندە ئەو پندە و بیرەخاتەوە کە ئەڵێ گەرجارێک خەڵەتام خواویانگرێ بەزەگەر دوو جار خەڵتام خوا خۆم بگرێ ڕاستنی کاکە من ڕاستەکەی باسی ئەوم کرد ئینسانی ئەم سەردەمە هەمومان وریاین یانی تۆ لەوانەیە منیش معرەزم جارێک خەڵەتا بێتم بەزەگەر بوو بە دوو جار و سێ جار و دووبارە بەوە یان کەواتەی ترەوە خۆم خۆم وعیم بەشتەکە نییە مەبەستەکەی من ئەلەوەیە تەلەڤیزۆنەکان ئەبێ بەرنامەی تەوعیەی خۆیان زیاکەن بۆ خەڵک یعنی ئەمە زۆر گرنگە سا ئەم بەرنمەیە بەشێکە لەو حملە وشیارکردنەوەی خەڵک کە ئەبێت مەسەرەن هەفتانە مانگانە کاکە دوای ئێمە باتە تەلەڤیزۆن بۆی خەڵک من هەمیشە وتومە ینی کەناڵ هەیە 2 ساعت خەریکی سوورکردوی تەماتەیە کە کەس تەحدا کە هیچ کەسێک هیچ کوردێک لە تەلەڤیزۆن و فێری خواردن دروستکردن نەبێت 2 ساعت کەسێکی دەنگ ناخۆش یا کەسێکی ناشرینێنێ دووقۆڵی باسی تەماتی سوورۆکراوەکەن کاکە ئەمە قەزی خەڵکە بەڕاستی هەوڵپەی ئەوەیەتی بەپەلە پارە پیاکە بەپەلە دەوڵەمەند بێ بەپەلە ساری جوان بکڕێ ماڵی جوان بکڕێ بۆی خۆی پیشانی یەکتری بە ینی بەداخەوە حاڵەتێکی سایکۆلۆژی خراپ لە لای میلەتی ئێمە دروست بووە بۆ ڕێگای نامەشروع بۆ پیاکردنی پارە و ناوبانگ ئەمە ینی مستەلاحی کاک پشتیوان سا تۆزە پێم سێر و باسی حرام و حەڵاڵە کرد خەریکە ینی حرام و حەڵاڵ دوور لە دینەکەش يعني واز لە دینیش بێنە حرام و حەڵاڵی ئینسانی ینی کە زەمیر ویژدان ڕاستە دەروونمیسم لەسەر قسەی ئەو خانمەیەکیان باسی لەوەی کرد بەداخۆ ئێستا من ئەبینم وەکو بەڕێزیان بەشە پێکرد بەشێکی زۆر ینی کەسی ناسراویشن ێستا لە سلێمانی خەڵکەیە 6 عدادیشی تاوا نەکردووە زیاتر لە 10-12 پێجیە بە زمانی کوردی و بە زمانی عەرەبی لەسەر نووسێت دکتۆر فڵان کەس هەر نای خۆشی نووسیوە ئەو کەسەوە شخصە قساکە و بانگەشاکە من دەرمانی گورچیلەمەیە گیراوەمەیە کە سستی گورچیلە چاکەکە نەخۆشەکانی دڵچاکە بۆرەکانی خوێن باشەکە یعنی هیچ نەوەزارەتی تەندروستی نە لیژنە نە سەحا نەلایانی پەیوەندیدار هیچ کەسێک ناچێت بڵێ کاکە تۆ دکتۆری یعنی لە ڕووی یاساییەوە ئەوە جەریمەیە تۆ اختصاسێک نەبێت من اختصاسی خۆم خۆراکە من بێم اختصاسی خۆم شتێکی تر بنووسم لەسەر ناوی خۆم یعنی لە ڕووی یاساییەوە خۆم بە پارێزەر خۆم کەمە پارێزەر خۆم کەم بە دکتۆرێکی ئەخسایی يعني اختصاصي مني بس تو سیستم و حکومەتی ژەبێ لەسەر و بیرکردنەوەی با بڵین خەڵکێکی با بڵین چاوچنۆک و بێ ئاستەوە بێت ینی دۆزینەوەی ئەمانە زۆر ئاسانە بەڕاستی ینی جەناب ڕخنە لە ئێمەگر ئەگەر بۆ نمونە وەزارەتی تەندروستی چوار لە ئێوە دانێ بۆ و بابەتە ناتواننەوە ئیشە بکەن تۆ ناتوانانی ئەو دوکانی ئۆنلاین و پەیج و بەزم و ڕزمانە بدۆزنەوە ناتواننەوە چەندەها کەس لێکوانەدانی ئەوانیشی ناوێتکانی کێشەکە دەچیە کێشەکە لەو وڵاتە لەوایە کەسیش خۆی ناکە لەگەڵ ڕێزمە یعنی بۆ نمونە ئەوانەی کە لە بوارێکا پسپۆڕن یان ئیشی خۆی ناکەیان ڕێی پێنانیشی خۆی بکە کەسانێک دانن کە ئەلفوبێ لەو بوارەیە نازانێت ینی ڕێزمێت چۆن هاوڵاتێکی ناشارەزا ئەخڵەتێنن ینی بڕاوکە ئەوانەی کە لە بوارەکەش ئیشەکە نەیخڵەت بە دوو ڕێگا یان لە ڕووی مادیەوە کۆنتترۆلەکەن یان لە ڕووی نەزانینەوە کۆنتترۆلێکەکە یعنی ئەمە ئیشی وەزارەتی تەندروستیە ئیشی حکوومەتە کە ڕاستە هاوڵاتی بێ هۆشیار بێتەوە
گرنگی هۆشیاری هاوڵاتیان گرنگە بەڵام کاک دەروون لە هەموو وڵاتێکا ئێستا لە وڵاتانی ئەوروپا کاڵم پێشکەوتەوە بەهۆی باج و سزاوەیە یعنی ئەگەر سزا و لێپرسینەوە نەبێت بەخۆیان لێمە خراپترە بن يعني لەوێ یاساکەژێ لەوێ ئەگەر حاڵەتێکیاوە ببینێ ڕکلامێکیاوە بینە لە تەلەڤیزیۆنەوە مەسەلە من ڕکلام بینیوە لە هەرێمی کوردستاناڵێم شیرە بخۆ گەنجە بیتەوە ڕاستە من بۆ مێ بچمە بەر ئاوێنێک و شیرەکە بخۆمەوە چاوەڕێ بکەم 10 دقە چارەێک ئەگە گەنجدەم بۆ بچم داوای لەسەقەیت بکەم خەڵکیان یاڵە تەمەنە درێژەکە یاڵن ئەمانە ئەم ڕستە و بەکاردانی جوولانە نابێ خەڵکی پێ بخەڵەتێنی نابێت درۆ لەگە خەڵکا بکرێ بەڕاستی خەڵک جارێککە من ئێمە سەرەوەی کاکە ئەو ڕکلامانە هەر ئێمە کە ئینسان دروستێکات تۆش ئینسانی کە سەیرەکەی خۆ لە فەزاوە ناتۆ ڕکلامە دروستکایان بۆ دانەباریەوە لە ئاسمانەوە بەشەر دروستی کردووە بەشەریش معڕەزە بۆی کە فێڵباز بێت تەڵەکە باز بێت تۆش ئەبێت بەشی ئەوە وعید هەبێت کە ئەم فێڵ و تەڵەکەی لەم ئیشا بوەزیتەوە بەسەمە هۆکارێکی تریشی هەیە عفو ئەگەڕێتەوە بۆ بێکاری گەنجەکانمان بۆ زۆر دەست بەتاڵی و بێکاری گەنجەکانمان کە ئەوەنە دەست بەتاڵن ئەوەنە لە چەند لایەنێکی ترۆ فەراغیان بۆ دروست کراوە فەراغیان دراوەتێ بەردەوام لەسەر سوۆسیال میدیان بەردەوام ئەم ڕیکلام نەبینن باوەڕنەکەن دیوێکی تری دەرونیشی هەیە کاکشتیانی دیوەت کەی ترێ دەرونیەکە ئەوەیە دیسانەوە ئێمە زۆر ئەم بابەتە دووباراکەمەوە لە بەرنمەکان خەڵکی ئێمە ئەوێ لە پڕێ بێ بە یعنی لە بری ئەوەی من بمێ بە 6 مانگ وەرزشکردن لە شولارم ڕێککەمەوە چاوەڕێ حەپێکەکەم بیخۆم و ماعیدەم بتوێتەوە بڵێم ینی ئەمە پەیوەندی بەمەشەوە هەیە بەڕاستی بەتایبەتی گەنجەکانمان چونکە ئەوەندەی وەکوتە بەسەریان لە سوۆسیال میدیا و تەکنۆلۆژیا ئەمنە کاری تێکردوون ئاستی سەبرگرتن و ئارامگرتنیان کەم بۆتەوە کەمی کردوانی حەزەکەن ئەبینێ هاوڕێکەی هەمان تەمەنی ئەوە و هەمان ڕەگەزی ئەوە زۆر پێشکەوتووە ژیانی جیاوازە و ئەزانین جیاوازی تاکایەتی و خێزان و ژینگە ئەیگۆڕێت بەڵام ئەم هەڵەسە ئەوێت لە پڕێک وەکو ئەوی لێبێ و بگرە لەو باشتریش هەڵەسێت دەستەکا بەوەی کە هەموو سوێن خواردن و هەموو لایەنەکانی ویژدانیان و ئینسانی و مرۆڤاری ئەخاتە ژێر پێی لەبەرەوەی بتوانێت بەرز بێتەوە و بگاتەوە بە ئاستی ئەو کەسەی کە ئەم چاوی لێکە یاخود لە سوۆسیال میدیا دەرەکەوێت لە ڕووی ئەوەی کە لە ڕووی ئەوەی کە خەڵەتێنرێ ئەو خەڵکە پەیوەندی بەخۆیەوە هەیە بێت هۆش ئەو تاکەی ئێمە کورد ئەوەندە هۆشیار بێ نەهێڵێ خەڵەتێنرێ ئەمە لایەنێکیان لایەنەکەی تریشی کە دروستکردن و بەرەمهێنانی ئەم جۆرە ڕیکلامانەیە پەیوەندی بە مەسەلەن من و زەمیلەکانمەوە هەیە لەو بوارە کە ئیشەکەن ئەبێ خۆیان ویژدانیان ئەوەندە زیین و بێ هەوڵ بن هاوڵاتیان و خەڵکی وڵاتەکە خۆیان نەخەڵەتێن دروی جوگرافیەکرێ کاگلش کرد دروی جوگرافیەکرێ شوێن هەیە لە هەولێر لە سلەیمانی ناو نراوە چوزانم بەهشتا لە سا 75 سەوزاییە کاچی سنەوبەری قەزەمی ڕوانۆ ئەوەنە 15 دانەوە لە سا 75 کاکە ئەتەندە بەڕاستی ینی درۆی وازە حەکرێ ڕاست یعنی ئەچی ئەڵێ ئەمە کوردستان نیە ناوی سەی ناوی مەشروعەکان کە ئەڵێ لەو دنیاژیت ئەمە بەهشتە و ئەوە خەیاڵی و ئەوە نازانم دڵیەتی و ئەوە نازانم بەڵام کە ئاشی هیچی ئەبێ من ئەوەنە وشیار بم نەخەڵەتێم بچمە ئەو شوێنە بیبینم بیبین یعنی بەڕاستی هەنگاوی یەکەم بەڕێی من لەم وڵاتە بەداخەوە لەم وڵاتی ئێمە ئاسانترین هەنگاو کە هەمومان پێوێرین ئەوە تا ئێمە باسی لایانی پەیوەندیدارمان کرد بڕواتە بێ یەک وەزیر ئامادەنیە لە خۆتۆ باسیێن بەرنامەیەکە لە مەشغوڵم نایەت نازانم بە قودرەتی قادری تر لەم کاتانە مەشغوڵە بم ئەڵێم جەنابی وەزیر کاتەکە بە کاتی تۆ لە نار مەشغوڵم باشە نایەتی گەورەکەوێتە خۆناغی یەکەممانەوەی کە بە هەمومان پێوێرین ئەوەیە ڕۆشنبیری تاک یعنی تۆ بێ بە منطق بیری لێ بکەیتەوە لەزگەیەک تایەتی لە بیخە سەر ناوکە سکسپاک و کۆتایی بە قەڵەوی و بە شەکرە و نازانم بە چی و چێت ئێ بە قوربانە بم تۆ بێ بیری لێ بکەیتەوە ئەم ورگە تەلەفۆنێ بکە گوگڵێ بکە ئەگەر ورگێ بۆ نمونە هەبێ بە وابزانمە بێ 8,000 میل ڕاکەی اینجا چوزانم 50 غرامی لێکەمە بێتەوە لەکوێ بە مغناطیسە کەمە دەرونویستم لەسەر و یەکی لەو نمونانە قسە بکەم کە بۆ دابەزانی کێژیان بۆ نەخۆشی گورچیلە من خۆم پەیوەندیمان کرد بە کەسێکەوە کە خانمێکی ناسراوە ینی کەسێکی زۆر ناسرااو بوو بانگەشەیە کرد بۆ دەرمانی دابەزانی کێش لەسەر ئەو وتەی ئەو خانمە کە باسی کردوتی خەڵەتێنراوم تەلەفۆنمان بۆ کرد بە حساب ئێمە ئۆردەریکەین و بیکڕین ناونشانی شوێنێکی بیان کە چوین بیکڕین چوین دەرمانەکەمان لێ وەرگرت ینی کارمەندێکمان نرد دەرمانەکەی لێ وەرگرت ئافرەتێ بوو دوایەوە ئێمە لە بەلیژنەکە و دوو کەسێک کە دەرمانەکەیان دوو کوڕبوون ڕێک لە ئێم بایلەکانمان لێستان و وتمان بێ زەحمەت لەکوێ دروستیەکەن باچین بۆ سەرچاوەکەی خۆی ئۆنلاین بوو باش کە چوینە سەرچاوەکەی لە نووسنگەی کڕین و فرۆشتنی خانووە ئەو خانمە نووسنگەی خانووی هەبوو یعنی کە خانوو زەویتی ئافرۆشێ لە یا دروستیەکە دەرمانی قەڵەوی زایفەکە بڕوا بکە
وەکو ئەو دادێ باسی کردوتی وتوێتی بیبەر و نازام چیوچی من بە چای خۆم بینیم هەرگیا بوو گیا هەرگیای احتیادی بوو وردیە کرد ئەکرا ناو کەپسولەوە یەک علبەیە $50 فرۆشە هەرگیا بوو ینی بڕاکە 250 داریش ناکەو ئێدە بازارێکی باشی بۆ دروست کرد خەڵێکی ڕێ و دەرمانێکی داوەزانی کێش خانم جان دوا قسە زۆر کورت وڵی من لەسەر ڕێی ئەو کاکەیە کە باستی لە ڕاکێشانی گەنج کرد بۆ ناو بزنسێک و دواتر بەداخەوە ئێستا ئەمە زۆر بووە هەڵەسێن کە پەیوەندی بە بوارەکەی منەوە هەیە توانم بڵێم لەلایەنی سایکۆلۆژی و لەلایەنی گەشەپێدانی مرۆیە و گەنجەکان هێنن کۆمەڵە سیمیناراتێکیان بۆ کرێ ئەمە بە دوو ڕێگە ئەکرێ یا ئەوە تا بە ئۆنلاین زوم بە بەرنامەی زوم بۆیانەکەنەوە دایانە نیشێنن قەنەعەتیانە گۆڕن بە پرۆسی گۆڕنی قەنەعەت وایان لێکەن گەنجەکە هێنە ڕایەکێش لەپڕ ببێ بە کوڕێ لە بروی بە 10 ساڵ تۆ $5,000 کۆکەیتەوە ئەوەی خاتە مێشتۆ کە بەمان هەیە $3 دەفتەر تێناوە و لەبەر ئەوە هاوسەرەکەی لی جابۆتەوە ئێستا خۆی و 3 منداڵ لە ماڵێکان و یەک کەلوپەلی ناوماڵەکەشی نەماوە لە ناوماڵەکەی هەمووی فرۆشتۆ و خستوێتە ناو بواری ئەو بزنسەی کە بە ئۆنلاین لە ڕێگەی گۆڕینی قەنەعەتەوانێ بۆی پێشنیار کراوە خوا خراپتر بە بڕای من ڕیکلام ڕێگایەکی باشە بۆ ناسادنی کاڵا و کەرەستەکان هەروکۆم بەرنامێژە بێ ڕیکلامی بۆ بکرێ بۆی خەڵک بیڕاست ئەمە ڕێگا ڕاستک و دروستەکەیە بۆی کە ئێمە ڕیکلام ناشرین نەکەین لەم دنیاە لە وڵاتە بەڵام لەگەڵەوە شابێ خەڵک گوریابێ خەڵک بۆ شار بێ و دەستێکی باشی حکومی لەم وەزعابێ بۆ کۆنتترۆلکردنی ئەو بۆ خڵاوەتی کە جاران بە باسەکە لە سەرەتای بەرنامەکە منش وەکو کاک پشتیوانوتی لەگەڵەوەم ڕیکلام بۆ شتی باش بکرێت یەکێ لەو هاوڕیانەی کە لیا دانیش بوو باسیەوەی کردوتی کاک پشتیوان ئێوە شتە باشەکان بۆ بۆی ناکەن بۆی خەڵک شتە باشەکان بکرێت من لەگەڵەوەم ڕیکلام بکرێ ینی بەڵام لەژێر چاودێری لانی پەیوەندیدارا بێت وەکو کاک پشتیوانوتی چی ڕاستە لەو بابەتە لە ڕووی تەندروستیەوە بێت لە ڕووی کوالیتیەوە بێت باس کرێت بە خەڵک بناسنێنێک شتێکی باشە بەڵام لە ڕووی ئەم تۆڕە کۆمەڵاتیانیشەوە یەکەم ئەرکی حکوومەتە کۆنتترۆلی کات کە ئەم بە شێوەڕاهاییە ئەم دەرمان و خواردن و ئەمان هەموو ڕاستخۆی کاریگەریە لەسەر تەندروستی خەڵک دووەمیشیان ئەرکی هاوڵاتیانە لە ڕێگەی بەرنمەکەی بەڕستانەوە شار بنەوە کە باوەڕ بەو سەرچاوانە نەکەن کە شوێنێکی ڕسمیان نییە و مۆڵەت پێدراو نین و لەژێر چاودێری لانی پێوەنددارانین دەسەکانە خۆش لە کۆتاییە ئەو قوڕی کە بە دەستمانەوەیە و پێم وایە ئەبێ بە پاڵین دەستکەوتیان بەرنمەیە بۆ ئەوەی بینەر چکە ئێمە نەحکومەتی نەوەزیری نە ئەوەی بەدەستمانەوەی ئەم بەرچاوڕوونیە بووکەیامان ئەو قوڕی پێمانە ئەوەی پێ دروستەکرێ تکایە ڕۆشنبیر بە تکایە ڤیددیوەکێتە بەرچاوە خەوێک و خەیاڵێکی گەورەی تەندروستی خۆراکی مادی و بۆ دروستەکە چەند جارێک بیری لێ بکەرەوە اینجا قەرار بە بۆی کە ئاوا دەردەدار نەبی خۆناغی دووەمی ئەم قسە و باسانە بڕاتە بێ ئەم باسە ئەمەندە سەرەتاییە بەنسبەت وڵاتە پێشکەوتۆکانی دنیا ئەوەندە ئاسانە قەڵاچۆکردنی بڕواتە بێ ڕەنگە بە 20 کەس و داوایەکی محکەمەیە قەرارێکی دادوەری بەڕێز چارەسەری بکرێ لە کولفەیە کوونێکە بەخوا بەمانگە چارەسەرەکرێ گەربیانوێ بەڵام بۆ نایەنەوێ نازانم بۆ نایەنەوێ ڕەنگە هێزی ئەو کچە ساختەچیانە ئەو کچە خۆفرۆشانەی کە دەرمان و ژەهر ڕۆژانە ئەڕێژن بە ناو خەڵکە ڕەنگە هێزی ئەوان بەهێزتر بێ لەم ڕەنگە هێزی ئەوان بەهێزتر بێ لە خۆشەویستی خەڵک لای بەرپرسەکان ئەگەر نا کارمەندێکی جددی وەکو کاک لەشکر لەسەر کەیسێکی ئاواکوی لە بەرنمێکی گەورەوە بە ڕاشکاوی باسیەکات هەڵبەتەر وایە دەرناکرێت هیوادارم شتێکمان کرد بێ خۆحافیز دەست خۆش بێت دەست خۆش بێت